ئەو کاتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە زۆر خوشحاڵم بۆ جارێکی تران بە خزمەتتانە بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی تری دیالۆگ لە سلسلە بەرنامەکانی ئەو جارەمان ئالتەرناتیڤی داهاتووی دوای ڕووخانی کۆماری ئیسلامی ئێمە بە سێ ڕەوت ئاماژەمان کرد باسی سێ ڕەوتمان کرد کە ئێستا لە ساحەی سیاسی ئێرانە دەوریان هەیە دیارن و بە نوعێک خۆیان نوێنن دەوری کۆمەڵایەتیان دەوری نێودەوڵەتیان ئیمکاناتی ماڵی و معنەویان هەمووانەمان لە یەک داوەتەوە ڕەوتێک ماوە ئەو ڕەوتەش تا ئەندازەیە ڕەوتێکی گرنگە و توانی شێتی تاسیراتی خۆی لە سەردەمی هاتنە سەرکاری کۆماری ئیسلامی و هەتا کە ئێستا بنوێنێ چەپ هێزی چەپ چ دەورێکی هەیە ئایا ئەکرێ ئێمە وەکو هێزێک ناوی لێ ببین یا هێزەکان چه دەورێکیان هەیە ئەسڵەن کۆمەڵگا نفوزیان لەناو کۆمەڵگا لە چه ئاستێک هەیە و ئەگەر نفوزیان کەمە ئەبێ چ بکەن هەر لەم بەشەدا ئێمە باسی کوردستانی شەکەین وهۆی ئەوە بەشێک لە چەپەکان لە کوردستان هەڵسوڕانیان بووە و خودی داخوازی لابردنی مافی لابردنی سیستەمی نەتەوایەتی بۆ خۆی ئەنگیزەیەکی چەپی تایە و ئەوەی هەر دیسان ڕەبتێداتەوە بە مەسەلەی چەپ دیسان مزاحمی پرۆفسۆر عەباسی وەلیە بین کە لەو بەرنامەیەدا بەشدار بێت بۆ لێکۆڵینەوە لەسەر دەوری چەپ لاگەری داهاتووەکانی کۆماری ئیسلامیە کاک عەبادجان بەخێر بی دیسان بۆ بەرنامەیە گەلێک سپاس کاک محیز سپاس بۆ ئێوە سپاس بۆ بینەران و بیسەران هەروەک کە باسم کرد کاک عەباس پێشێکێکا چەپ دەوری زۆری بووە ئەگەر ئێمە هەر ئاوڕێک بدەینەوە پێشدا ئینقلاب لە زمانی لە دەورانی مصەدق و لە دەورانی شۆرەوی و ئالەوانە ئەبینین چەپ دەورێکی زۆر گرنگی بووە یەکێک لە گەورەترین هێزە چەپەکان لە ئێرانە دەوری بووە جا لە بیدایەتەوە حزبی کۆمونیستی ئێران دواتر حزبی توودە نفوزێکی هێزگار زۆری لە هەموو ئاستەکانی ژیانی کۆمەڵایەتیا بوو لە ئەرتەشە لە هەموو کارمەندانە لەناو کرێکارانە لەناو کۆمەڵگا هەموو کەس بە ئیفتخارەوە توانی بڵێ ئەندامی حزبی توودەیە و دواتر گۆڕانکاری بەسەراهات لە دوای ڕووخانی بلوکی شەرق و هەڵەشانەوەی شۆرەوی ئەو گۆڕانکاریانە هاتە پێشەوە بەڵام چەپ توانی بنەوەیەکی تر دیسان بژێتەوە و لە دەورانی ئینقلاب ئێمە ئەو ڕەوتە بینین پێم خۆشە پێناسەیەکی کورت لەسەر چەپ بدەین جا دوایی دینە سەر پرسیارەکان هەر وەکو هەموو بەرنامەکان و کارمان کردووە کە چەپ لە ئێران لە چه ئاستێکە بووە و هەیە ئەوە زۆر باسکراوە یعنی ڕیشەکانی چەپی لە ئێرانە دەچێتەوە بدایەتی سەدەی 20 و حتا ئاواخری سەدەی 19 سەدەی 20 ئەویش زۆرتر لە ڕێگای پەیوەندەکانی کاری و بە ئیستیلا تجاری و کۆمەڵایەتی لەگەڵ رووسیەی تجاری بۆ ئەو دەمی و بە تایبەتی لە ئازەربایجانێ و ئەو کە بەشێکی زۆر کەس کرێکارانەی چوون لێ لە سەنعەتی نەفتی ئازەربایجانی لە کاریان کردو لە باکۆی بە تایبەتی ئەو فکرانیان هێناوەتە ئەوە بە ئیستیلا ڕیشەیەتی وەلی بە شێوەیەکی یعنی پاژویش ڕێکخراوی ئێعتیدالیون و نازانم ئیجتیماعیون و فلان ئەوانە ساز بوون وەلی ئەوەی کە مهمە لە ئێرانە بە شێوەیەکی ئەساسی یعنی وەکو تاریخی چەپی مۆدرن یعنی لە ئێرانێ لە ئێرانی مۆدرنشکەی ئەوی 53 نەفەرە لە حەقیقەتدا 53 نەفەرە و ئەو کەسانەی کە جیرانە بەتا هەمووشیان چەپ نەبوون ئەو دەمی وەلی خۆ بەشێک لەوانە چەپ بوون وەلی لە هەمووی مهمتر خودی دکتۆر تەقی ئەرانی بوو کە ئەو فکرانەی لە فکری ئیچەپی لە زمانێکی کە لە ئەڵمانیا دەرسی دەخوێن دەگەڵ خۆی هێناوە تەوەجێ دەکەی ئەوەی کە گرینگە یعنی پاشان ئەوە ڕەوتێک ڕەوشێک بوو کە
ئیدامەی ینی ئیدامەی نانەکە بوو کە لە دوایە ئەو مارکسیزمەی کە ئەرانی دەگەڵ خۆی لە ئاڵمانی هێناوە ینی گەشەی بەو شێوەی نەکرد پاژوی و کەوت ینی بوو بە حیزبی تودە و حیزبی تودەش لە حەقیقەتدا بوو بە ینی بنەما و حتا ئامرازێک بۆ هاتنی ئی مارکسیزمی ئی رووسی بۆ ئێرانێ تەوەجێ دەکەیت. لێرەدا یەک شت هەیە ئەساسی تێبینیی مەمفکر دەکەم زۆر ئەساسیە لە مۆردی تاریخ و هەرواتر سەرگوزەشتی چەپی لە ئێرانێ کەلبەتەوە شاملی ڕۆژهەڵاتیش دەبێت یعنی ئەو قسەی کە من دەیکەم. دەزانیت چەپی ئێرانێ چەپێک بۆ کە لە رووسیەی شۆڕەوی رووسیەی تێزاری لە دوای رووسیەی شۆڕەوی ئەساسەن رووسیەی شۆڕەوی لە دوایە چین ینی ئەوانە نفوزی ئەسلی بوون هاتوونە ئەوە ینی دەهەی قەتدا ئەوە مارکسیزمێک بۆ کە لە رووسیەی و لە چینی دەمەوردی گەیشتن بە هەدەفەکەی خۆیدا دەرەجەی ئەڤەڵدا کە ینی وەدەستگرتنی دەسەڵاتی سیاسی بۆ موفق بوو. پاشانیش کە موفق بۆ مارکسیزمەکە بە شێوەی مارکسیزم لێنینیزم بۆتە ئیدۆلۆژی ئەساسی ڕەسمی دەوڵەتی. ئەوە زۆر گرنگە لەو بابەت کە مارکسیزمی کە هاتوتە ئێرانێ مارکسیزمێکی شەرقی بۆ یعنی شەرقی نە بە معنای شتی بە معنای جغرافیایەکەی مارکسیزمێکی شەرقی بۆ کە مارکسیزمێکی گەدە ئامانجەکەی ئەڤۆڵی خۆیدا کە بەدەستهێنانی دەسەڵاتی سیاسی بۆ چ لە رووسیەی شۆڕەوی و چ لە چینێدا سەرکەوتوو بوو. تەوەجێ دەکەیت ئەوە خسلەتێکی تایبەتی داوە بەو مارکسیزمەی کە پاژوەی کە سەرکەوتوو بۆ ئەو مارکسیزمە بۆتە ئیدئۆلۆژی دەوڵەتی. وەختی بۆتە ئیدئۆلۆژی دەوڵەتی ئەو خسلەت و حاڵەت و ذاتی ئینتقادی خۆی لەدەستداوە. تەوەجێ دەکەیت ئەوە مەسئلەیەکی زۆر گرنگە. وەختێکی کە دەڵێن بۆچی مارکسیزم لە غەربێ کە هیچ وەختێکی دەسەڵاتی سیاسی بەدەست نەهێنا وەلی ئەوەندە لە نەزەر ڕۆشنبیریەوە لە زانستان لە زانکۆکان لە مەحافلی دیکە ئەوەندە قەوی بوو لەبەرەوەی بوو کە واقعاً مارکسیزم یەکێک لە گەورەترین ئیدۆلۆژیەکانی بوو کە هەمیشە و هەمیشە لە حاڵەتی ڕەخنە و ئینتقاددا بوو هەمیشە خۆی تازە دەکردەوە. ئەوە جێ دەکەیت مارکسیزمی غەربی نەتیجەی شکست بوو. مارکسیزمی غەربی نەتیجەی وەی بوو کە هیچ وەختێکی دەسەڵاتی سیاسی بەو شێوەی بەدەست نەهێنا. وەختێکی نەتیجەی شکست بوو نەتیجەی شکستێوەی بوو کە ئەما کەسانی وەکو گۆرگی لوکاچ ئانتۆنیۆ گرامشی لە دوایە بە تەریقێکی ژان پۆل سارتر لە دوایە ئالتوسێر ئەوانە کەسانێک بوون کە فکریان لەوەی کردەوە کە بۆچی ئەمە شکستمان خوارد چ بوو سەبەبەکەی چ بوو کە ئینقلابی ئاڵمانی ئینقلابی مەجارستانی 1990 و سەر نەکەوت 1920 ئاڵمانی سەر نەکەوت 56 مەجارستانی وای لە هادا 67 چکۆسلەواکی وای لە هات پاریسی 68 وای لە هات. بۆچی وابوو کە ئەمە بە هیچ وەختێکی ئەو پرسیارەی کە بۆچی ئەمە شکستمان خوارد ئەساسی وەی بوو کە مارکسیزم هەمیشە خۆی تازە دەکرد. یەکێک لەو تازەکردنەوە ئەو بوو کە ئەگەر لە ئەمە دقەتێ بکەین لە شەرقی
یعنی مارکسیزمی که لروسیه و چینی بو مهات اما هر وقتی چی که شکستی چی گوره ده هاته پیشه زورتر برای آوده چی نه همیشه برای آوده چون که بلین که ده عمل اشتباه من کرد تاکتیک که آوا استراتژی که آوا هیچ وقتی چی نده چونه سروی که بلین که آیا اما که او مشکل من بسر هات آیا خودی تئوریکش مشکلی چی تیدا بو یا نبو او پرسیارک بو که مارکسیستکانی غربی همیشه لخوانده کرد ولی مارکسیستکانی شرقی هیچ وقتی چی او پرسیار لخوانده نکرد الانش که الان او کاریان نکرد وقتی چیش که یه چک ده او کاری دکه هیرشه چی زور گوری دکه نسری لبروی که اصول ارتودکسی به نمایی که نبید دستیلی بده او دبی بمینه تو او انتقاد پذیر نیه او قابلش اگر بیشی که پیدالن ریویژنیست یا فلان و فلانو او حقایتی مارکسیزم ایرانی دا زور مهمه و باور من در جواب او پرسیاره اساسی دا که اما الان بحث کن اوه که بوچی مارکسیزم ایرانی لنظر سیاسی و همیشه چپ بستو بو همیشه جیری کردو هیچ وقتی چی پیش رفتی نگه علا رغمی وی که در بعض برحکانی این زمانی ده واقعا لنظر تعدادی ای پشتیوانو حتی لنظر فرهنگی وانا دسالاتی چی زوری هبو توجه دکی ولی اوه که اما مثلا هاتی نو اما پاش مثلا 28 مرداد شکست حزب توده وانا یعنی بش زوری او مثلا هات سروی که حزب توده خیانتی کردو یعنی او مخالفی دهانگود موافقینی حزب توده دهانگود که مصدق وای کردو ائتلافی نکردو نازانم فلان بو بهمان بو اوانو یا حتی در مورد شکستی جمهوری کردستان دا که ولی استالین خیانتی کردو فلانوانا یا جمهوری آذربایجان دا استالین خیانتی کردوانا هیچ وقتی چی مسئله که نچه توسره که باشه اما او رهنموده که همان بو او تئوریه آیا او واقعا لنظر تئوری که و لنظر گفتمانی و پتو به عیبه آیا اما نبه اوی و بر پرسیار بینین و هر جوره که مثلا بوچی گیورگی لوکاچ کتابی چی نصیبه نیوی تاریخ و آگاهی طبقاتی لبروی که دیزانی که اکانومیزم اقتصاد گرایی و هر واتر تقلیل دانی ای سیاست با کلن به منافع و پوزیشن و هلوستکانی طبقاتی ضربه چی ای زوری لمارکسیزم داوا لبروی که شرایطی لآلمانو لبلغارستان درک بکن لا مجارستان درک بکن توجه دکی لبروی که ریزانی که مثلا کتابی چی وکو چه باید کردی ای لنینی دبی چه بکین چه دبی بکریه او مفهوم چی لآگاهی تدایه که او مفهوم چی ریفلکتیو و انعکاسیه که در واقع ده جگای اصلکی وی ده هگلی دایه ده مارکسی دانه یا بوچی آنتونیو گرامشی دستی کرد با نوسینی لزندانه لبروی که او پرسیاره لخوی مطرح کرد نه که او پرسیاره که او مطرح کرد او نبو که بوچی چون بوچی فاشیزم سرکود لإيطاليا لدعاية لنازيزم لألمانيا وفلانجيزم لإسبانيا او مسألة او بوكا بوچي اما كومونيست كان بوچي شكست ناخوان چبو آیا او تئوری ما فاشیزمی چون توضیح داده آیا فاشیزم رو سرمایه داریه که ما همیشه بکتومانه او آیا نازیزمی آلمانی مسئله چه اساسیه که دبی توضیح بدره اما کسمان هبو و هبو مثلا مورخی مارکسیست لبریتانیا بنوی تیموتی میسن
عمرێکی لەگەڵ فاشیزمیدا تۆزیعی فاشیزمیدا شتێکە ئاخریشی خۆی کوشت تەوەجێ دەکەی مەسەلەکە ئاوایە ئەمە شتێکمان ئەمە ئەو مارکسیزمیمە سۆسیالیزمیمە کۆمونیزمیمە هیچ وەختێکی حاڵەتی ئینتقادی نەبوو و بزانە مەسەلەن حیزبی توودە و فەدایان ئەو ئیفتزاحی پاشی شتی هاتە پێشێ پاشی شۆرشی هەفتا و نۆی پەنجا و حەوتی باشە کە چه زەربەیەکیان لێدرا چ بوو تەوەجێ دەکەی الآنش کە الآنە کە تەمەشای BBC بکەی فەرڕوخ نگەهدار و مەلیح محەممەدی ئەینی قسەکان دەکەنەوە و حیزبی توودەش هیچ وەختێکی یعنی هەر شتێکی کتۆ بوو کە ئەمە دە تاکتیکدا دەبوو چووندا دەگەڵ ئێتلاف دەگەڵ شتی دەگەڵ جمهوری ئیسلامی و تەشخیصی نازانم شتی هویەتی ضد ئیمپریالیستی خۆمەینی ئەمە ئیشتبامان کردو ولی نەیکتۆ کە ئەو ئیشتباه ئایا بنەمای تئوریکی هەیە یانێ ئایا ئەو ئیشتباه بەمە دەڵێکە تئوری ڕاهی ڕشتی غەیری سەرمایەداری دموکراتای ئینقلابی ئەوانە چەرت و پەرتە تەوەجێ دەکەی ئەوە مەسایلێکە کە ئەساسەن ئەمە هیچ وەخت نە ویستومانە کرێتکان ناک شجاعەتی وەمان هەبوو دەگەڵ بیر و باوەڕەکانی خۆمان ڕوبەڕووبی بڵین کە یعنی شجاعەتی ئەخلاقی سیاسی کە بڵین کە ئەو شکستە ئایا تۆزیحی تئوریکی هەیە ئەگەر تۆزیحی تئوریکی هەیە ئەو تۆزیحی تئوریکە کۆنسیکوێنس و نەتیجەی بۆ باوەڕەکانی تئوریک و فەلسەفی و سیاسی ما هەیە مارکسیستی غەربی دایم ئەو کاریان کردو مەسەر فرانکفورت سکول پاش فاشیزمی بزانە چه تحولێکی پەیدا کردو و الآنش کە یعنی الآنش کە وەکو درستە لە نظر سیاسیەوەش کە الآنش کە الآنە وەکو حرەکەتێکی ڕۆشنبیری قەویە ئێستاش قسەی هەیە بیکە ولی ئەمە هەم لە نظر وەکو حرەکەتێکی سیاسی و هەم حرەکەتێکی ڕۆشنبیری ئەوەمە ئەوە دەقیقەتدا ببەڕێتی من لە هەردوو لایەنەوە چاک بەستەوە ئەگەر بینەوە سەر ئەو پرسیارەی ئەساسی کە من ئەو قسەم کردەوەی کە بڵێ کە بە نەزەری من لە مارکسیزم لە ئێرانی ئەلئان دە و شەرایط هەیدا واقعان شانسێکی هەیە دینە سەری ئەگەر بکرێت ئەگەر ئێوە باسیەوەتان کرد کە مارکسیزمی غەربی هەمیشە توانیوێتی ئینتقاد لە خۆی بکە پێداچوونەوە بە بیر و باوەڕەکانیان بکات و ئەو جورئەتەی بەخۆی داوە بەڵام ئێمە بینین لە باری کۆمەڵایەتیەوە مارکسیزم لە غەرب هیچ وەخت نەبوو بە بزوتنەوەیەکی کۆمەڵاتی دوای شۆرەوی تەوانە مەسەلەی ئینقلابی ئۆکتۆبرەوانە لێ بگەڕین بەڵام لە دواترە ئێمە هیچ وەخت نابینین بزوتنەوەیەکی کۆمەڵایەتی ڕێک بخەن سوسیال دموکراتەکان کە لە مارکسیستەکانتانداجێ ئەنگیزیان وەرگرت ئەوانیش وردە بەرەو لیبرالیزم ڕۆیشتون بەڵام ئێمە بینین لە شەرق تا ئەندازەیەکی زۆر بزوتنەوەی چەپ توانی حداقل لە مەوردی ئێرانەوە قسە بکەین بنەماهەیە کۆمەڵایەتی بۆ خۆی دروست بکات دوای ئینقلابی 57 شریکە فداییەکان توانیان نیرویەکی ێزگار زۆر لە دەوری خۆیان کۆ بکەنەوە هێزە چەپەکان یەکێک لە هێزە گرنگەکانی سەردەمی دوای ئینقلابی 57 بوون ئەگەر چیکە کەوتنە بەرهێرشی کۆماری ئیسلامی و نمونەی کوردستانیش ئایا ئەو چوونە ناو کۆمەلگاوە مەسەلەی کۆمەڵایەتی چەندە تەئسیری بووە لەسەرەوەی کە ئەوان توانیویان ئەو ئاڵوگۆڕانە لە ناو مارکسیزمە بە شکلی عەمەڵی لە ناو کۆمەلگا بە وجود بێن لە دێرەدا دوو شتێک کە من دەگەڵ ئێوە موافق نیم ئەنگۆ باسی وێ دەکەن لە ساڵەکانی هەشتایدا لە هەفتاکان و هەشتاکاندا حیزبی کۆمونیستی ئیتالیای 15 میلیۆن ڕایی هەبوو تەوەجێ دەکەی حیزبی کۆمونیستی فەرانسەی زۆر قەوی بوو چەند ئێتلافەندا بەشدار ئێتلاف حکوومەتیدا نەوا نەبوو و منتها یەک شت هەیە ئەگەر ئەوان خۆیان کردەوە بەرەو دموکراسی وانە بەو شتەی بووکە
بەشی زۆریان بەو تابیرە گەیشتن کە تەفسیری ئی تەبەقاتی لە دموکراسی کە ئەوان بەو شێوەی بە پەیڕەوی لە لێنینی دەیان کرد غەڵەت بوو. توجه دەکەی کە دەبێ بۆچوونەوەیەکی تازە بۆ مەسەلەی دموکراسی و دموکراتیک بێ. وەختێکی خۆیان دەکەنەوە مەبەس ئەوەیە کە نەینچی واقعانەوە ینی هەدەفیانەوەی خۆیان کردبوونی وەختێکی دێن فکر لەوەی دەکەنەوە ینی حیزبی ینی کۆمونیستی ئیتالیا واقعانەوە تەمەشای شتێگەر یەکێک لە هەدەفەکانی ئەساسی کیسینجەر ئەو دەمی ئەوە بوو کە هەر کارێک دەبێ بکرێ لازمە دەبێ بکرێ کە حیزبی کۆمونیست لە ئیتالیایە نەبێتە حکوومەت. ئەگەر حیزبی کۆمونیست لە ئیتالیایە ببێتە حکوومەت ناتۆ تێک دەچێت. توجه دەکەی و 15 میلیۆن ڕای لە ئیتالیا کەم نەبوو. مەسەلە ئاوا بەنگۆ دەڵێن لە شتی گرتۆ لە ئیتالیای کەشیشی کاتۆلیک ڕایی دەدا بە حیزب کۆمونیست. دەگوت بۆ ڕایی دەدەی دەیگوت لەبەر وەی کە شاردار و کەشتانی کۆمونیستوانە فاسد نین باش کارێ دەکەن. یەک کەشیشێک کوتی ئەوی لیان پرسی بوو کە تۆ چۆن دەتوانی شت بکەی لەگەڵ ئیدئۆلۆژیەکی کە دەڵێ دەبێ مالکێتی خصوصی خوددانێ و مالیکت خصوصی دەبێ مڵغا بێ کتوی مەسەلە مهم نییەوە خوددا هەیە خوددانێ وەلی لە نەزەرم منەوە مالکیەتی خصوصی ئەو گوناحی ئەسلیە کە بەشەر کردی. گوناحی ئەسلی ئەوە نییە کە حەوا چوو سنام سێوەکەی خوارد و لە بەهەشتە دەرکرا. لە بەهەشتە دەرکرا لە بەروەی کە دەستی بە مالکیەتی خصوصی کرد. تەوەجۆ دەکەی ئاوا بوو مەسەلەکە ئەوان لە ئیسپانیای زۆر قەوی بوو ئەگەر چی مەسەلەن لە ژێر فاشیزمی ئیشتیدا کاری کرد لە جەنگی ئیسپانیایدا زۆر قەوی بوون ئانارشیستەکان و مارکسیستەکان. نە مەسەلەوە نییە مەسەلەوەیە کە ئەوان بەو جگای گەیشتن کە ئایا ئەگەر هەر ئەو ئوسولەی قبول بکەن بەبێ حاڵەتێکی غەیری ئینتقادی دەتوانن بچنە پێشەیان نە. ئەمە لە ئێرانە دیتمان پاش ئینقلابێ چەپتەرەفداری زۆر بوو چەرەفداری زۆر لە کۆمەلگا وەلی لە نەزەر سیاسیەوە هێزی نەبوو. یعنی ئەو تەرەفدارەی کە بەشی زۆری عاتفی و هەرواتش سیاسی غەیری ئوسولی بوو نەیتوانیدا دەو زمانەی کە لازم بوو ئەوەی تەرجمە بکاتەوە بە حمایەتی سیاسی و تئۆریەکەی ئەو تەفسیرانەی کە لێی کرا ئەو تەفسیری ئۆلەویەتی تەزادی خەڵق و ئیمپریالیزم کە لە تەزادی تەبەقاتی دەگەڵ کاپیتالیزمی مهمترە ئەو تەفسیرە چی بەسەری حیزبی تو دەهێنا؟ ئایا هەتا ئێستا و حەفەدایە ئایا هەتا ئێستاش کە ئەلئانە کە ئێران بۆمباران کراوە مەگەر ئەو شتانەی تەفسیرانەی کە دەیکەن غەیری وەیە. بەشێکی زۆری ڕۆشنبیری چەپی ئێرانێ چۆ دەژێر پەرچەمی جمهوری ئیسلامیەوە بەنێوی وەتەنپەرستی و میهنپەرستی ئایا غەیریەوە نیە کە ئەو تعبیرەی یعنی خەڵق و تەزادی خەڵق و ئیمپریالیزم دیسان لە لیباسێکی دیکەدا زیندوو بووتەوە لەبەرەوەی بوو کە حیزبی توودە فەداییان وەختێکی ئەو شکستیان خوارد بە ڕۆشنبیرەکانی کە دەگەڵوان بوون هیچ وەختێکی دەگەڵ خۆیان دانەنیشتن کە بڵێن کە باشە ئەو بیر و باوەڕە ئەو بنەمای هەیە دەبێت ڕەخنەی لێ بگیرێ بۆچیەوە وای لە هات ئەلئان دیسانەوە زیندوو بووتەوە. ئەلئان بزانە کە یعنی دەقیقەن چۆن قسان دەکەنەوەنە دەقیقەن ئەوەیە کە حاکمیەتی میلی ئێرانێ زۆر مهمە دەبێت لە پێشدا ئەوەی بپارێزین و ئەو حکوومەتەش چون دەگەڵ ئەمریکا و ئیسرائیلی کە ئەمپریالیزمن دەرگیرن دەبێت پشتیوانی لێ بکرێت. پاراستنی حاکمیەتی میلی ئێرانێ وەختێکی لە نەزەروانەوە دەتوانێت دروست بێ کە ئەو حاکمیەتە دەدەست حکوومەتێکی دابێ ئەو حکوومەتە منتەخەب و بژاردەی خەڵکی بێ نە حکوومەتێکی کە 10% لە تارانش ڕاییان نەدایە. ئەوایە
مەسەلەیەکە هەیە ئەی شەوەیە کە یەکێک لە کێشەکانی چەپ شاید هەر بەشێکی ئەو پێداچوونەوە بە بنەماتۆریەکەکانە ئەوەیە کە ئەو لایەنانە لە یەک هەڵبڕاون دابڕانێکی زۆر لە ناو هێزی چەپ ڕوویداوە چریکی فدایی بەو عەزەمەتەی خۆیەوە لاوەڵە بوو بە ئەقلیت و ئەکسەریەت دوایەوە هەزاران شاخێتری لێبووەوە لە ناو جەرایاناتی تری چەپیشە ئەوانەی وا خەتی سێ مەشهور بوون هەروەتر ئێمە بینین بڕێکیان هەر ئەسڵەن هەر هەڵبەشانەوە نەمانەوە ئەوانەی تریشیان بە نەوعێک هەر ئاڵوگۆڕێکی زۆر گەورەیە دابڕانتیانە ڕوویدا ئەمە ئایا هەر ئەگەڕێتەوە بۆ ئەوەی وا مەشهورە بە مبارزەی ئیدئۆلۆژیکی دەرونی یاکو ئەوەی کە تەناقوزێکە کە ئەم چەپانە لەگەڵ ئاڵوگۆڕەکانی کۆمەلگا هەیەە وەختێکی کە حاضر نەبی دا تێۆریەکانت کە ئەبزاری تەحلیلی تۆیە کە دەوانەدا پێداچوونەوەی بکەی مشکلاتی وەی شت بکەی خۆ ناتوانانی کۆمەلگای دروست تەحلیل بکەی ئەمە شابزانە مەسەلەن ئەو تەفسیرانەی لە حرەکەتی ئیژینای کرا یا مەسەلەن ئەو تەفسیرانەی کە لە حرەکەتی ئیسەبز کرا ئەو تەفسیرانە دەمۆی ئیچەپیدا تەمەشای بکەی و نیشان دەدا کە حرەکەتێکی تازە بوو کلەن بنەمایەکی کۆمەڵایەتی تازە هەیە کلەن گفتمانێکی ئیدۆلۆژیکی تازە دەگۆڕەدە وەلی ئەبزارەکانی بۆ تەحلیلی هەر ئەوانن کە 100 ساڵەوەی پێشەوە ئایا ئەو مشکلێک نە ئەوە مشکلێکی گەورەیە چۆن دەبێ فکر ینی مەگەر چۆن دەبێ فکربستانەوەی دابڕانەکە لەوە سەرچاوی گرتووە باوەڕی من ئەوە بۆی حالت بە جوورێک دۆگماتیزم هەیە ئەمن مەسەن شتم جاوە سەرتۆپی وانە ئەو نەشریەی ئەو سایتی نەختی اقتصادی سیاسی بۆ خۆشم دەوێدا 6 مەقالەم نووسیوە باشە دەوێدا لەوێداگە تەمەشایەوەی کە بۆچوونی وانە بۆ مەسەلەی میلی ئەو بۆچوونەی وانە بۆ مەسەلەی میلی بەڕاستی لە بۆچوونی ئەنتەرناسیۆنالی دۆڤوم یەک قەدەمیش نهاتوتە پێشێ یەک قەدەمیش بۆچوونی چەپی ئێرانی ئەوانەی کە لە ئەو نەشریە تازە و نەشریەی زۆر بەزینی وانێ بەڕاستی لە یەک قەدەمیش لە ئەنتەرنا ئەوەی کە ڕۆزا لوکسامبورگ چی دەگوت کاڵ کاوچکی چی دەگوت ئەوی دیکە چی دەگوت لەسەر مەسەلەی میلی ئەینەن ئەوانەشت دەکەنەوە و یعنی تەحلیلێکی ئیقتسادگرایانەی تەقلیلگرانانەی تەبەقاتی کە ئەوە خاستی بورژوازی پەراوێزیە و ئەو جورە قسانەکە ئەوە دەگەڵ ئێری و مەسەلە فقەدەوە نییە ئەگە تەمەشای بکەین مارکسیزمی شەرقی هەمیشە زۆر دەوڵەت محور بوو تەواو مارکسیستەکانی ئێران هەمیشە زۆر دەوڵەت بهتەوی و هیچ وەختێکیش مارکسیستی ئێرانی ئەوە ئەمن ئیرادێک بۆ کە بەحسەی کە دەگەڵ جعفەری دەگەڵ محەممەد ڕزای نیکفەر هەم بوو باش ئەوەیە کە دەڵم بۆچی چەپی ئێرانی هیچ وەختێکی حاضر نییە بێ دانیشێ بە تەحلیل بکە کە ئەسەن ئەو دەوڵەتی میلیە لە ئێرانە چۆن دروست بوو دروستبوونی دەوڵەتی میلی مەشروتیەت ڕزاشا بۆوانە حاڵەتێکی مقدەسی هەیە ئەتۆ نابێ پرسیار بکەیت کە چۆن بۆ ئەو دەوڵەتە دروست کراوە بۆچی نەتەوەکانی دیکە کەوتونە پەراوێزێ ئەتۆ هەتا بنەمای سوڵتەی سیاسی لە ئێرانێ نەکەوە واتە پرۆسەی تەشکیلی دەوڵەتی میلی لە ئێرانێ نێنی بەر پرسیار ئەتۆ چۆن دەتوانێت بڵێ کە بۆچی فارس دەبێ نەتەوەی سەرەکی بێ و هەموو دەسەڵاتی سیاسیشی دە اختیاردا بێ وەلی ڕۆشنبیری مارکسیستی ئێرانی بە هیچ وەجه ئەوەی بوو مقدەس لە مارکسیزمی ئێرانی هەم دەوڵەت محورە هەم ناسیۆنالیستە و هەتا ئەو دەوڵەت محوەری و ئەو ناسیۆنالیزمە لە مارکسیزمی ئێرانیدا بێ ئیمکانی پێشرەفتی وانە نێ و ئیمکانی کارکردنی ئێمە دەگەڵوانە نێ
مەسەلەکە ئەوەیە یعنی ئەو شتانە بۆچی یعنی ئەو دەوڵەت محوریە ئەو شتە مەسەلەن کەسانی گەورەی وانە کە دەو سایتەیدا کەم دەڵێم ئەو شتەی دەڵێ ئەو پشتیوانەیە کە لە دەوڵەتی ڕزاشای دەکەن بزان دەوڵەتی ڕزاشا چ بەسەری چەپی هێنا چ بەسەری دیموکراسی هێنا چ بەسەری کۆمەلگای مەدەنی هێنا توجه دەکەی مەسەلەکە ئەوەیە ئەمە گەر بزانین کە بۆچی ئەمە کەوتوینە پەراوێز ئەوان دەبێ ئەو بەحسەی بکەنەوە کە چۆن بۆ دەوڵەتێک دروست بووە کە دەوڵەتەیدا هەموو شتێک هەموو بەرژەوەندێک هەموو دەسەڵاتێک دراوە بە یەک بەشی و هیچیش نەدراوە بەوانێ دیکە ئەوە وەختێکیشت دەبێت کەمە بتوانین بنەمای حاکمیەتی فعلی ئێرانی بکەینەوە تێوەریکەی ینی بڕوخێنین شاڵ و دەشکەنی بکەین لەسەر ڕاوەی دامەزرین ئەو دەمی چەپ ئەگەر ئەو شەهامەتی ئەخلاقی و سیاسیەی هەبێ ئەمە دەتوانین لەگەڵی دیالۆگمان هەبێ ئەگەر ئەوانە ئەو شەهامەتی ئەخلاقیان نەبێ کە نیانە و دەوڵەتی بنەمای دەوڵەتی ئیرانە بە شتێکی مقەدەس دەزانن ئەمە ناتوانین لەگەڵ وانە دێ ئەسەن نەمە نە ئازەرەکانی دەوڵەتی ناڵن نە شتەکان نە بەلوچەکان نە عەرەبەکان ناتوانین لەگەڵ وانە گفتوگویەک هەتا ئێتلافمان هەبێ کاک عەباس باسی مەسەلەی نەتەوایەتیت کرد ئێمە بینین دوای ڕوخانی ڕژیمی پاشایەتی لە ئێران لە کوردستان هێزێکی چەپ کە تعدادی ڕێبەرایەتەکەی شاید بە قامکەکان پشمەردایەن بوو بە هێزێکی گەورە وەتوانیان لە کوردستانە دەور بنوێنن مقاومەتێکی بەرینیان تەبعاً هەر ئەوان نا هێزەکانی تریش بەرینیان دژ بە کۆماری ئیسلامی سازماندا ئاڵوگۆڕێکی گەورەیاندا و ئێمە لە توولی ئەو ساڵی 46 ساڵی دەسەڵاتی کۆماری ئیسلامیە ئەبینین ڕوتێکی چەپ لە ناو کۆمەلگا شکڵی گرتووە کە لە زۆرێک لە بۆنەکان ئایبینین کە تەأسیری لەو چەپەوە وەرگرتووە ئەی ئەم مەوزوعەچە ئایا ئەوە تەأسیری مەسەلەی نەتەوایەتەکە بۆ کە ئەم چەپە توانیویەتی خۆی لەگەڵ ئەوە تەطبیق بدات یاکو ئەوە بوو کە ئەم چەپە بۆ خۆی گۆڕانکاریەکی تری لەناو خۆیان پێکێناوە چییە کامیاتی بەڵام بە کورتی تکایە چونکی کاتم زۆریە چەپ یعنی ئەلانش دەڵێم چەپ ئەگەر خۆی ساز بکاتەوە دەرەجەی ئەوڵدا لە نەزەر ڕۆشنبیری و فەرهەنگی و فکریەوە لە دوایە لە نەزەر سیاسیەوە دەوەجێ دەکەی باوەڕم بەوەی هەیە واقعا دەڵێن چەپ هەمیشە ئەو جەذابیەتەی هەیە لەبەرەوەیە کە چەپ هەمیشە بۆچوونێکی ئین ڕۆشنبیرانە بۆ سیاست و کۆمەلگای هەیە ئەو پرسیارە کە مەسەلەن ئەینەم بزانە بۆچی مارکس عەلارەغمی تەوای ئەو شتانە کە مشکلات و ئیرادانە و کەم و کوسبانەی کە لە دوایە پەیدا بوون وەلی ئەساس کارەکەوە مارکس یا مارکسیستەکان هەمیشە سێریەک پرسیاریان بۆ خۆیان مەترا کرد بۆچی فەقر هەیە بۆچی جاهل هەیە بۆچی زوڵم هەیە تەوەجێ دەکەی ئەوانە پرسیاری ئەساسین ئەلعانیش لە ئێرانە بۆچی فەقر بۆچی جاهل هەیە ئەوانە نەتیجەی تەبیعی کارکردنی کۆمەڵگانین ئەوە نەتیجەی وەن کە پەیوەندەکانی کۆمەڵایەتی بە جوورێکی تەنزیم کراون فەقر دەبێت جاهل دەبێت نەخۆشی دەبێت نازان فلان دەبێت باشە لەبەر وەی کە ئەوە هەمیشە بۆچوونێکی ڕۆشنبیرانەی بۆوەی هەیە و دەستی ڕاستەکان ڕۆژێ هیچ وەختێکی بۆچوون نەیانتوانیوە هەتا ئێستا لە وەختێکی کە ئەمە شتێکی بە نێوی حرەکەتی دەستی ڕاستیمان نەبوو ئەوە مەسلەیەکی ئەساسیە هیچ وەختێکی نەیانتوانیوە کە پرسیاری ئی ڕۆشنبیرانە دە مەوردی ئی مشکلاتی جامعەدا مەترح بکەن جوابی بدەنەوە هیچ وەختێکی نەیانتوانیوە چەپ هەمیشە ئەو شتەی هەبووە وەختێکی مەترحی دەکەن جوابی دەدەنەوە دەستی ڕاستی هەمیشەوە بوو یعنی دەستی ڕاستی هەمیشە یعنی هەرچێک بێ دەستی مەحافزەکاری بێ یا دەستی ڕاستی ئیفراتی وانە بێ هەرچێک بێ هیچ وەختێکی تێوریەک نەبووە
كأوا دانين تورسينا كدانش بأساسي تحليلي بنماي كومالجاي أو تورية دام مزرين هیچ وقتی چه و نبو همیشه عکس العمل بو با ایدئولوژی کانی دیگه محافظه کاری عکس العمل بو با لیبرالیزم عکس العمل بو با دموکراسی عکس العمل منفی بو با سوسیالیسم با کمونیسم توجه دکی یعنی اگر او عکس العمل نبی او انا هیچ وقتی چه دانه نشتون کومالگای تئوریزه بکن بلن او رگایه اوان فقط او کتویانه که اما او دلین لبروی که اوشتی که لیبرالن یا دموکراتن یا مارکسیستن سوسیالیستن دلن غلطن توجه دکی یعنی بویا چک او قصه که براستی ماکس وبر که بخوی زور زیدی مارکسیست بود بخوی دل محافظه کاری هیچ وقتی که ایدئولوژی نیه همیشه عکس العمله توجه دکه یعنی عکس العمله به ایدئولوژی کانی دیگه و او زور راسته باید چبل ایرانی اگر خوی ساس بکات و لنظر تئوریک و لنظر فرهنگی و لنظر گفتمانی و بتوانه ریبرایتی ای فرهنگی و فلسفی تئوریکی کومالگای به دست و بگیره دیسان شانسی هست ولی اگر او کاری نکا هر برا او بروا که قسکانی ای 100 سال لوی پیش به ترتیب چی دیکه در لباسی چی دیکه دا تکرار بکاتوا به باورم به هیچ چونک طبعا او جوابی پرسیاری اخیری منه بلام شۆڕشی ژینا یەکێک لە ئەو نمونانەیە کە زۆر یەک لە توێژینەوەکان ڕەتی ئەدەنەوە بە تەسیراتی چەپ و ئەڵێن ئەوەی وا ڕوویدا و ئەو بەشداربووانە داخوازیەکانی ئەسڵەن دروشمی ژنجیان ئازادی بنەماهای چەپی هەیە جیا لەو ئاڵوگۆڕانەی وا لە ژینگە لە مەسەلەی جنسیەت لە مەسەلەی چینایەتی وەلێک لەوانە هەموو ڕوویداوە بەڵام باسیێوە کرێ کە شۆڕشی ژینایە شۆڕشی ژنجیان ئازادی ئەتوانێ شانس بدا بە چەپەکان بۆچی ئایا ئەو شانسە مەوجودە یاکو ئەسڵە نەمانە بە قەولی ئەڵێن بافتەیەکی پێکەوە لکاون چەپەکان و ئەو بزوتنەوە کۆمەڵایەتیانە بە تایبە شۆڕشی ژینا یاکو نا ئەوە ئەتوانێ و شانسە لە دەست بدەن شۆڕشی ژنجیان ئازادی دوشتی زۆر گەورەی یەکەوەیە کە سوژەیەکی دموکراتیکی تایبەتی دروست کردو بە تایبەت لە کوردستانە لە ڕۆژهەڵاتی هەرواتر لە بەشی زۆری ئێران وەلی ئەو سوژەی دموکراتیک فەرهەنگێکی دموکراتیکی زیندوو نەبووە کە فەرهەنگێکی سیاسی دموکراتیکی زیندوو نییە کە لەوەی تەغزیە بکە ئەوە زۆر مهمە ئەو فەرهەنگەی کە لە پێشێتی تەغزیە بکە فەرهەنگی 100 ساڵ لەوەی پێشە ئەوە ئەو سوژەیە منحرف دەبێت لە ڕێگای دروستی خۆی ناتوانێت یاد سەرکوت دەکرێت دووەمەوەیە کە شۆڕشی ژنجیان ئازادی بەڕاستی بۆشایی خەلایەکی دموکراتیکی گەورەی نیشاندا بەمە چەپ چون هەمیشە بۆچوونی ڕۆشنبیرانە فەلسەفی تئۆریکی هەیە بۆ مەسەلەی دەسەڵاتی بۆ مەسەلەی دەوڵەتی بۆ مەسەلەی کۆمەڵایەتی و چینایەتی و مەسەلەی ئەوانە دەتوانێت ئەو پرسیارانەی ئەساسی ئەلام مەترح بکە و سعی بکە بۆ پرسیارانە وەڵام بداتەوە توجه دەکەی ئەوە زۆر مهم ئەمە یەکێک لە مشکلاتی ئەساسی چەپی ئیمە لە باسی ڕۆژهەڵاتی دەکەم بە شێوەیەکی گشتی لێرە هەرواتر ئێران ئەمە هیچ وەختێکی پرسیاری ڕۆشنبیرانە بۆ خۆمان مەترح ناکە ئەساسەن ئەمە لە ڕۆشنبیری بێزاری ئەگەر ئەوە بە باوەڕی من قسەیەکی زۆر دروستە ممکنە زۆر کەس پێی ناچێت ئەساسەن حیزبەکانی
کوردی زیدی ڕەوشنبیری پێیان خۆش نییە کە مەسای پرسیاری ئەساسی مەترابێ پرسیاری ئەساسی کە داوێنی وانش دەگرێتەوە پرسیاری ئەساسی کە بەوانش دەبێ بڵێ بۆچی ئەمە باوەڕمان بە ئەوەی نوێنەرایەتی هەیە دەڵێن ئەمە خەڵکی نوێنەرایەت دەکەین وەلی نوێنەرایەتەکەی مەوکو خیابانێکی یەک تەرەفەیە ئەمە نوێنەرایەتی دەکەین وەلی حازر نین کە بەرپرسیار نوێنەرایەتەکەمان بێت لە مقابلی خەڵکیدا بۆیە ئەمە هیچ وەختێکی مشکلی ئەساسی یعنی پرسیارکردن یەکێک لە ئینقلابی ترین شتەکانە هەتا پرسیار نەبێت هەتا شک نەبێت هەتا تەردید نەبێت ئەوانە ئەمە ناتوانین لە نەزەر فکری بچینە پێشی با پێمان بڵێن ینی ڕڤژنیست با پێمان بڵێن نازانم فلان ئەوان وەلی دەبێ بنەمای هەموو شتێکی مەگەر خودی مارکسەوەی نەگوت هیچ شتێکی مقدس نییە هەموو شتێک دەبێت بێتە ئامانجی ڕەخنە ئەز جملە ئیدئۆلۆژی حیزبی ئەز جملە ئەوانە ئاخرین پرسیار کە باسمان نەکردووە دەوری هێزە نێودەوڵەتیەکانە یعنی موقعیەتی شەپ لە ئاستی نێودەوڵەتی لە چه ئاستێکایە ئایا لە ئەگەری گۆڕانکاریەکانە کە هەروەک زۆر جار باس کراوە هێزە نێودەوڵەتیەکان هێزەکان هەمیشە یەکێک لەو هێزانە بوون کە بە دوای بەرژەوەندی خۆیان لە ئاڵوگۆڕەکانی ئێرانە بوون چنێ چەپ ئەتوانێت لەو موقعیەتە کەڵک وەرگێ و ئەوان چنێک ئەتوانن دەوریان ببێ ئەگەر چەپ ئەوەندە قەوی بێتە سەرکار بە باوەڕی من ینی سەحنەی ئین نێونەتەوەی زۆر دەگۆڕدرێ ئەلانەکە دقت بکەین مەسەڵەن بۆ خۆشی پڕیشە لە تەزاد واقعاً پڕیشە لە تەزاد جای دەکەی سەحنەی ئین نێونەتەوەی تەزادی ئەجایبە هەر تەماشای سووریە بکە لە لایەکەوە ئەمریکا دەڵێ من لێرەم لەبەرەوەی کە دەمەوێت دەگەڵ داعشی شەڕ بکەم نەمەوێداش لە لایەکی دیکە دەچێت داعشێکی دێننەوە لەسەر حکوومەتی دادێنێت باشە ینی مەسەلەکە ئەوەیە لە ئێرانش وەختێکی بزانی کە دە چ شەرایەتی چیدا ئەوەی کە من ئەوەندەیە من دەزانم ئەگەر ئەمە بڵێن کە ینی سەحنەی نێونەتەوەی مەیدان گۆڕەپانی نێونەتەوەی واقعان کە بە ئەمریکا و ئوروپا لە لایەکیەوە چین و رووسیا لە لایەکی دیکەوە باشە هیچ یەک لەوانە دەغدەغەی بە قەولی بە فارسیان ئەلان دەڵێن مشکل و گیر و گریفت و شتی دموکراسی و حقوقی بەشەر و مساوات وانیان نیە ئەوە جێ دەکەیت ئەوان بەڕاستی ئەوەی کە پرابلماتیکی ئەسلی وان یعنی مەسەلەی ئەسلی بۆ چوونی وە بۆ ئەوان ئەمنیەت و سباتە باشە چەپ دێرەدا مەسەڵەن دەبینی ئەلانەکە ئەوانە بەڕاستی ئەوەی کە خامنەی مەسەڵەن چ تەفسیرێکی لە سەییدی قوتب دەکا چەندە مەسەڵەن مخالفی فلانە یا تالبان مەسەڵەن چ لە ژنان دەکەن و چ لە بکولەن لە ئەفغانستانێ دەکەن چیان بەسەرهێناوە فلان ئەوانە مهم نییە مهمەوەی کە ئایا دەو سیستمی هێژمۆنیکەی کە دایان مەزراندۆ تالبان یا ئێران دەگونجێ یا ناگونجێ مهمەوەیە چەپ دێرەدا بە باوەڕی من دەبێ ئەوەی ببینێ کە دە چوارچێوێکی دا ئەمەل دەکا کە لەو چوارچێوە پرۆبلەمات مەسەلەی ئەسلیوەی ئەمنیەت و سباتە جا بۆیە بە باوەڕی من چەپ ئەگەر لەسەر مێیارەکانی تەسکی پێشوو بمێنێتەوە ئیمکانی وەی کە بتوانێت کە بچێتە پێشێ زۆر کەمەر بۆچی دەڵم ئیمکانی وە بچێتەوە پێشێ ئەگەر چەپ نەتوانێت قولەکانی ئەسلی نفوز و بەرژەوەندی لە کۆمەلگای مەدەنی فەتح بکە پێشوەی کە ئیدعای دەسەڵات بکە تەوەجۆ دەکە پێشوەی ئیدعای دەسەڵات بکە ناتوانێ واقعانە سەر بکەوێت لەبەروەی کە نەتوانن دەستی لێدەن
لبروي ك نتوانن براحتي دقالي درجير بن دبي شاب دبي ببيت هيزك كنا ادعاء نراتي اي كومالغاي مدني دكا بلکه دبي ببيت هيزك كومالغاي مدني دا اختيار دايا دبي دا قل لكاني اصلي اي ربراتي اي فرهنجي اخلاقي ای تئوریک و فلسفی کۆمەلگای مەدەنی بەدەستەوە گرتووە. بەڵێ چاپێکی ئاوامان ببێ هیچ کەس ناتوانێت دانیشە و معاملەی دەگەڵ نەکا. مەبەستانەوەی چەپ نییە بێ بچێ بەرەو پیری زلهێزەکان و هێزی نێودەوڵەتی بەڵکو ئەگەر چەپ مەوقعیەتی کۆمەڵایەتی خۆی قەویکە ئەوە زلهێزەکانن دێن لەسەری حسێبەکەن و ناتوان هیچیشی لێ بکەن لەسەری حسێبەکەن یعنی ئەیکەن بە یەکێک لە فەکتۆر ئاسڵیەکانی دەگەڵی شت بکەن دەگەڵی بسازێن یعنی دیارە چەپیش وەختێکی دەگەڵوان ڕێک دەکەوێ هێندێک تعدیل دەشتی خۆیدا دەکاتەوە وەلی ئەوەی کە یعنی باقان یعنی خب بەشێک لە باسی چەپی ئوروپایەمان کرد خب بەشێک لە یعنی ئەوەی کەلانەکە وەکو سوسیال دموکراسی ئوروپا و دەوڵەتی ڕفاح وانە دەبینین تەوەجێ دەکەی لە ئیسکاندیناوی یا حتا لە مەسەڵەن لە ئینگلیسی لە ساڵەکانی ئی پاشەڕ دووەمی ئی جەهانی یا مەسەڵەن لە فەڕانسەیەوانە ئەوەی کە دەوڵەتی ڕفاح وانە دەبینین بەڕاستی ئەوە بەشێکی زۆری وانە دەستکەوتی چەپی بووە دەستکەوتی چەپی بووە دروستە چەپ مەسەلەن بە نێوی لە حیزبی کۆمۆنیست یا حیزبی سۆسیالیست مەسەلەن دانمارک و ئینگلیسی بەدەستەوە نەگرتەوە حیزبی کارگەر و حیزبی کارگەری ئینگلیسیش مەسەلەن خۆ دیارە حیزبێکی ئیشت نەبوو باشە یعنی وەلی حیزبی ئی کارگەری ئینگلیسیش تۆ ناتوانین بڵێ کە دەو مدەتی ئێ 50 ساڵەیدا کاری گەورەیان لە ئینگلیسی نەکردو یا لە سوێدێ یا لە دانمارکێ یا لە نۆروێژی مەسەلکە ئەوەیە کە ئەمە ئەگەر بە خوتوتی ئیدۆلۆژیکی خۆمان شت بین ئەگەر مەسەلەن شت بێ مەسەلەن بەو شێوەی بێ کە یعنی ئیدۆلۆژیەکە دە ئەسڵدا دەڵێ ئەو خوتوتە دەبێ بە باوەڕی من دەبن بە شتێکی بێڕەبت شتێکی بێڕەب حتا ناتوانم مشکلی ناتوان هەتا ببنە هێزێکی ڕۆشەمێ ئەلانەکە مشکلی ئەساسی مایە واقعانەوەی کە لە ئێرانێ کە باسی دەگەڕێمەوە سەر ئێرانی و سەر ڕۆژهەڵاتی لە ئێرانێ بە شێوێکی کولی پاش ئەو شکستانەی کە هات بەسەر چەپیدا هات چەپ وەکو هێزێکی ڕۆشنبیریش ئەو حاڵەتی ئی سەرێکی خۆی حفظ لە دەستداوە تەوەجێ دەکەی لە دەستداوە ئەوە یعنی پێشدا دەبێت ئەوە ساز بکرێتەوە هەم لەوێ هەم لە کوردستان لە کوردستانیش ئەوە دەبێ زۆر کەس کە ئەڵام بنێوی ڕاست حەملە دەکەنە سەر چەپی ئەوانە بەڕاستی نازانن کە ئەو منبعی کە لی تەغزیە دەکەن بە شێوەیەکی عەکسولعەمەلی منبعێکی چەپیە مەسەڵەن میساڵێ دێنەوە ئەلئان جەماعەتێکن کە لە دنیای گفتمانی کوردستان دەخۆیان بە پۆستکۆلۆنیال دەزانن و شەو و ڕۆژیش جنێوی زۆر پیس بە چەپ دەدەن پێی دەڵێن پەتا پێی دەڵێن تاعون پێی دەڵێن نازانم سندان فڵان و ئەوانە فڵان ئەوە منتا ئەوە نەشەهامەتی ئەخلاقیان هەیە نە زانستیان هەیە کە بزانن کە کولی تئۆری پۆستکۆلۆنیال تئۆریکی چەپیە ئەوە لە چەپی ڕاهاتۆ چەپدا ئەوە ساب ئاڵترنەکان نیوگرامشیان بوون ئەوەیان دامەزراندو یعنی ئەوانە چ دەکەن لەسەر سفرەی چەپی دەخۆن لە دوایە دەکشێنەوە میزی بە سفرەکەیدا دەکەن زۆر ببوورە ئەوە نیشان دەدا کە چەپ ئەگەر خۆی ساز بکاتەوە بە هیچ وەج ینی دەتوانێت وەکو هێزێکی زۆر خۆی ساز بکاتەوە توانێت وەکو هێزێکی ئەساسی فەرهەنگی و فەرهەنگی سیاسی واردی ئەمەل بێ جا ئەو دەمی ئەگەر خۆی ساز کردە واردی ئەمەل بوو بە باوەڕی من دەتوانێت ئیدعای وی بکە
کە لە مەیدانی سیاسەتدا دەمەوێ نەقشی خۆم دامەزرێنم، ڕۆڵی خۆم تعریف بکەم. کاک عەباس زۆر سپاس دیسان بۆ ئەو هەموو زەحمەتەی کە کاتی ئێوەمان گرت لە 4 بەرنامەدا بەشداری و بەرنامە بوویت و دیسان سپاسانەکەم. هیوادارم توانم لە سەر مەسایلی تر حتمما لە خزمەتتان نابم. دیسان سپاس بۆ بەشداریتان. ئێمە هاتینە کۆتایی بەرنامەکە. زۆر سپاس دەکەم، زۆر مەمنون کە دەرفەتانیان بە مندا کەمیش قسەکانی خۆم بکەم لەو بابەتەیە. زۆر مەمنون. مەمنون. بینەرانی خۆشەویستی تلویزیۆنی کۆمەڵە بۆ جۆرە هاتینە کۆتایی ئاخرین بەشی ئەو بەرنامەیە دیالۆگ کە سەبارەت بە ئالتەرناتیڤەکانی داهاتووی دوای کۆماری ئیسلامی بوو. زۆر سپاس بۆ ئەوە بینەری ئەو بەرنامانە بوون و زۆر سپاس تا بەرنامەیەکی تر و دیالۆگێکی تر ڕۆژ و شەوێکی خۆشتان بۆ باوە دەخوازم. Thank you.